بله بینران ایدیمه و روشه دیگل برس غازی لامی شروع بکاری سیاسی لبغداد بشوپینین برس لامی سپیدات باش به ایدی هلبته توزانی افروشا کول دوره هیا در انجامی چیه دمه که دل فلسطین حکومت هیا در صلاة فرمیه وی ولاتی هبو و دوره هبو حماس که گروپه که چکدار بسری خشر اسرائیل رای گندو در انجام چبوم للبنان مؤسسات فرمیه نه حکومت هیا بیکو و گریان بوان مؤسساتان حزب الله و که گروپه که چکدار شر اسرائیل کر در انجام رد فعل اسرائیل چه بسری لبنان هاد لعراق جاب سيناريو هنا توزاني جي لفيري بردام هيريش اسرائيل تتكرين دما كده حكومه بريارنا ده بكفت شر ده يعني تروش عراق چواد بيني گلو دو چارچوبه وانگو هرتان ده ماولا جناب تولا بينراني كردستان بسو شواري بريزيش للراستي دا دوخي سياسي كإستا العراق دا هيا كومالك بربستي لبردست دايا كومالك آلنگاري لبردست دايا بتايبتي بهوي اويكا لغزة دا گوزريت اويكا للبنان دا گوزريت امانه كاريگريان لسر عراق هبوا او دوخا ياخد كاريگريكاني او دوخا كيشكاني او دوخا گيشتونة عراقيش بونمونا گروپا چەکدارەکان ناو بەناو هێرش دەکەنە سەر ئیسرائیل بە درۆن بێت یاخود بە موشک بێت ئەمەشمانەی وایە ئەو دۆخەی لە لوبنان هەیە کاریگەری هەبووە لەسەر عراق نەیتوانیوە خۆی لە دۆخەکە دەرباز بکات لەلایەکی دیکەوە ئەمریکاش بنکەی لە عێراقەیە ئەمە دۆخەکەی ئێندەی تر هەستیار کردووە ئەم کاریگەریانە یاخود ئەم گۆڕانکاریانە وایان کردووە عێراق هەرچەندە لە ڕێگەی جوگرافیەوە دووریشە لە ئیسرائیلەوە بەڵام وای کردووە ئەم گۆڕانکاریانە عێراق ببێتە بەشێک لە شەڕەکە ببێتە مەیدانێک لە شەڕەکە بەڵێ قسەکەی تۆ ڕاستە گومانی تێدا نییە لوبنان سەرۆکۆماری تێدا نییە ئێستا سەرۆکوەزیرانێکی هەیە کە کاربەڕێکەرە بەڵام باشووری لوبنانیش تەنانەت بەدەست حکوومەتەوە نییە هەمووی بەدەست گروپەکانی مقاومەیە لە پێش هەموویشیانەوە بەڕێز حەسەن نەسڕڵا کە شەهید کرا لەگەڵ حیزبەکە کە حیزبوڵایە ئەم گۆڕانکاریانە کە باسم کرد وای کردووە کە مقاومە لە زۆرنەی وڵاتەکان لە عێراق لە یەمەن لە لوبنان لە غەزە خاکیان لەبەردەست بابێت توانای گۆڕانکاریان هەبێت هەندێکیان حکوومەتەکانیش دەسەڵاتیان بەسەریاندا ناشکێت بۆ نمونە گروپە چەکدارەکان حکوومەتی بەڕێز سوودانیان خسۆتە دۆخێکی ئیحراجەوە حکوومەتەکەی سوودانی بەردەوام دەڵێت ئێمە نابینە بەشێک لە شەڕ بڕیاری شەڕ و ئاشتی بەدەست حکوومەتە بەدەست دەوڵەتە بەدەست دەسوورە هیچ کەسێکیش ناتوانێت ئەم بڕیارە بشکێنێت بەڵام دەبینیت لەولاوە گروپە چەکدارەکان هێرش دەکەن بەمانایەکی دیکە پرۆسەکە پرۆسەی دژبەیەکە کەسێکت هەیە کە حساب بۆ حکوومەت ناکە گروپێکت هەیە کە بڕیارەکانی حکوومەت ناخوێنێتەوە دەیانەوێت ببنە لە شەڕەکە دەیانەوێت غائب نەبن لە بەرەی مقاومە خۆیان بسەلمێنن بۆ بەرەی مقاومە بەڵام ئەمەی دەیکەن چۆن کاریگەری دەبێت لەسەر عێراق زۆر ترسناکە چونکە عێراق ناتوانێت بەرگەی شەڕ بگرێت عێراق هێزی بەرگی باشی نییە ئیسلامی وەکوتە گوتی عێراق ماندووترین وڵاتی ڕۆژهەڵاتە ناوینە 100 ساڵە لەوێ وڵاتی بەردەوام شەڕ هەیە ئیدیاب گروپên çekdar bi navê meqawameya îslamî be bêguman tu zanî jî hakî piştevaniyan dike diger İsraîlê ji aliyê hevsangehêzê gelek ciyawaz in berê xwe bikê çi bi serê Xeza çi bi serê Beyrût hat başûrê Lubnanê pêdirî milyûneka Lubnaniyan aware bûn têne Sûriye ku rewşa çaye têne Iraqê kewata gelo divî serûbendî da xwedê neketeke karvedanê İsraîlên dijwar hebûn çi bi serê Bexda Iraqê bêt kî berpirse wê gavê بابوت ڕوونکەمەوە بابەتی ئەو گوشارە سیاسیەی کە یاخۆ ئەو گوشارە دەرەکیەی کە تۆ باست کرد لەسەر حکوومەتی سوودانی ئەمە فشارێکی زۆر گەوری لەسرە ئەو ئاژاوەی کە تۆ باست کرد ئاژاوەیەکە کە پێویستی بە سەرکوتکردنە پێویستە ئەو گروپە چەکدارانە گوشاریان لێ بکرێت کە ڕێز لە حکوومەت بگرن ڕێز لە بڕیارەکانی بگرن بەسەر بەخۆی هەڵسوکەوت نەکەن حکوومەتی عێراقمان هەیە دەستورمان هەیە
پێویستە عێراق خۆی بڕیار لەسەر خۆی بدات نابێت عێراق بکەوێتە ژێرگوشارەوە بۆ نمونە عێراق ئەتوانێت ڕێز لە بڕیاری لایەنەکانی دیکە بگرێت ڕێز لە بڕیاری وڵاتەکانی دیکە بگرێت بەڵام نابێت بکەوێتە ژێرگوشارەوە بۆ ئەوی بە قسەیان بکات و بچێتە شوێنێکەوە کە شوێنی ئەو نییە بەداخەوە ئەو دۆخەی کە باسمان کرد کە دۆخی ئاژاوەیە ڕەنگە عێراق خاتە زۆر مەترسیەوە ڕەنگە بیخاتە پێکدادانی ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل ڕەنگە بمان خاتە بەردەم واقعەکەوە کە لە لوبنان بە چای خۆمانەی بینین کێ ئیسفادەی لەوە کردووە کەس ئەو پێودانگانەی کە ئەمڕۆ هەن لە مەیدانی سیاسیدا پێویستە ئێمە خۆمان بەراورد بکەین پێویستە ئێمە باس لە خۆمان بکەین بزانین تا چەندێک ئامادەین بۆ ئەم شەڕە تا چەندێک ئامادەین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل کە ئەمریکا پشتیوانی دەکات گومانی تێدا نییە کە ئەو بودجەی بەرگری ئیسرائیل زۆر زەبەلاترە لە عێراق توانای ئەوەی نییە کە بەرگەی هێرشی ئیسرائیل بگرێت نابێت سیناریۆی لوبنان دووبارە بکەینەوە نابێت لوبنانێکی تر لە عێراق دووبارە بکەینەوە چونکە ئەو کەسانی کە هەوڵی ڕاکێشانی عێراق بۆ ئەم شەڕە دەدەن معنەویەتیان تیان نییە بەرژەوەندی وڵات لە بەرچاو ناگرن نمونە کار لەسەر ئەوەکەن بەرەکانی شەڕ بکەن بە یەک بەرە بەڵام لەگەڵ ئەوەشدا عێراق دەخەنە کێشەوە ئەم دۆخەی ئێستا هەیە ئەم هاوکێشەی ئێستا هەیە بە هیچ شێوەیەک یەکسان نییە ئیسرائیل هاوشێوەی عێراق نییە ئەمە ڕاستەقینەیە ناتوانێت ڕوبەڕیشی بۆستێتەوە بە تایبەتیژێک سیستەمی بەرگریە ئاسمانی لە عێراقی نینە توزانیژی ئیسرائیلێ باڵەفرین F-35 هەنە ji bilî F-16 û F nizanim çawa yanî pêztirîn bêguman sîstemê asmanî heye yê şarkirinê İsraîlê kevata berês Lamî berê xwe bike Siûdiye ku xwe serkêşa cîhana sunne ya erebî dizane bêdengê li vê meselê pêtirî bîst welatên erebî bêdengên bêarîne li vê meselê gelo bû Iraq di nava Iraqê da bêguman kevnet nave vê pirsgirêka aloza rojhilata navîn da بەڵێ بەو بۆنەوە ئەگەر سەیری شتەکان بکەین بەو شێوەی کە هەن سەیری ڕاستیەکان بکەین عێراق هەمیشە دەست پێشخەر بووە لە ڕوبەڕووبوونەوە بۆ نمونە عێراق هەمیشە بووە تا قوربانی ململانێ و بووە تا قوربانی پلانە ژێربەژێرەکانی وڵاتانی دەرەوە ئەمە شتێک ڕاستەقینەیە بۆ نمونە ئەگەر سەیری حکوومەتەکانی پێشوو بکەین کە فەرمانڕەوای عێراقیان کردو ئەمەد بۆ دەردەکەوێت ئێستا عێراق دۆخەکەی لە تەواوی دۆخی وڵاتەکانی دیکە جیاوازە عێراق بە سیستەمێکی سروشتیا تێ نەپەڕیوە عێراق هەمیشە شەڕی تێدا بووە ئێستا عێراق خۆی وا دەبینێت کە لە دۆخی شەڕدا بێت لەگەڵ هەوارەی ئیسرائیلی هەرچەندە حکوومەت ئەمە ڕەدەکاتەوە بەڵام گروپە چەکدارەکان بە فەرمی وتوانە ئێمە لەگەڵ ئیسرائیل لە شەڕ داین پێش کەمێکیش باسی ئەوم کرد دۆخەکە هەمیشە دەگۆڕێت دۆخەکە شەو ڕۆژ دەگۆڕێت ینی ئەو کاردانەوەی کە شەڕی ئیسرائیل لەگەڵ غەزە و لوبنان هەیەی بەردەوام ڕۆژهەڵاتی ناوەڕاست تازە دەکاتەوە دۆخی نوێ دەهێنێتە کایە سیاسیەکەوە هەمیشە بابەتێک دێتە پێشەوە کە ڕەنگە عێراق ئامادەکاری بۆ نەکردی بێت بۆ نمونە ئێمە هەمیشە هەمومان دژی قەوارەی ئیسرائیلین ئەمە گومانی تێدا نییە بەڵام تۆ پێویستە هەڵسەنگاندت بۆ خۆت بکەی هەڵسەنگاندت بۆ واقعی خۆت بکەی عێراق توانای هێزی سەربازی ئەوەندە بە هێز نێبەرگی ئیسرائیل بگرێت بۆ نمونە تاوکو ئێستاش ئاسمانەکەی ئەمریکای پارێزێت مانای چییە مانای ئەوەیە کە عێراق لە ڕووی سەربازیەوە تەواو نییە پێگەیشتون نییە بەرگە ناگرێت بەرگەی شەڕ ناگرێت کەواتە بەڕێسلامی ئەvە پرسێکە جددیە توزانیژی لە هەر وڵاتێکە دەماک حکوومەتە vê وڵاتی باڵا دەستان بێت لەسەر vê وڵاتی بێگومان لە پێش حکوومەتێکە دنیاسی بەرهەبە ئیدیا وڵاتە قەت بنەجی تێدانینە گەلو ئەف گروپین چەکدار بۆ حکوومەتە عێراقی نەشێت سەیتەرێت سەر بکەت کۆنتڕۆڵ بکەت بخیتە ژێر هەژموو ناخوا کی پشتەوانیان دکات بەڵێ پرسیارەکەت زۆر گرنگ بوو ئێستا کۆمەڵێک گروپی چەکدارمان هەیە فەرمان لە فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق وەردەگرن بەشێکیان فەرمانبەری بەڕێز محەممەد شیع سوودانین بەڵام لە بەرامبەردا کۆمەڵێک گروپی چەکدارت هەیە لە دەرەوەی دەوڵەتن حساب بۆ حکوومەت ناکەن
تەنانەت ئەمانە خۆیان بە بەشێک لە ویلایەتی فەقیهی ئێرانی ناساندووە، واتە بەشێکن لە هێزە چەکدارەکانی ڕێبەری باڵا، واتە بە شێوەیەکی ڕوون ئەم گروپە چەکدارانە خۆیان بە بەشێک لە حکوومەتی عێراق نازانن. کاتێک گروپە چەکدارەکانی عێراق خۆیان دەخەنە ژێر ویلایەتی فەقیهەوە، واتە دەبنە بەشێک لە بەرەی مەقاوەمەی دژی ئیسرائیل. گروپە چەکدارەکان ئەوانەی کە باسمان کرد بەشێکیان دەکەونە ژێر چەتری هێزی حەشتی شعبی، ئەمانە بەشێکن لە هێزە چەکدارەکانی عێراق، بەڵام وەکوتم بەشێکی دیکە نانێ بچنە ژێر چەتری حەشتی شعبیش، واتە خۆیان بە بەشێک لە حەشتی شعبیش نازانن، ئەمانە فەرمان لە دەرەوە وەردەگرن. ئەمە تەنانەت ئێرانیش ئەمەی ڕەت نەکردوێتەوە، ئێران بە ئاشکراڵێ من پشتگیری گروپە چەکدارەکان دەکەم، ئێران پێوتو کە ئەمن ڕێنمایان بۆ دەنێرم. ئەمڕۆ ئەو دۆخەی کە ئێستا هێمە هەمانە پێویستە بە هەردوو چاوەکە هەردوو لایەنەکە بخوێنینەوە، نابێت بە تەنها سەیری یەک لایەن بکەین کە تەنها بەرژەوەندی خۆیانتیایە. بەڵێ برێس غازی لامی شۆڕبەکاری سیاسی لە بەغدا گەلێکی سوپاس سپێدێکی خۆش